حاجیە مونیرە خوشکی بەڕێزم فەرموو. سلامی خوارد لەبێ مامۆستاگیان باسی سڵاوی خوا لە دادە حاجیە حاڵی جەنابتان چۆنە شکر باشن؟ ئینشەڵڵا باشە بین لەگەڵ ئێوە. ئینشاءڵڵا ئەڵێ لەگەڵ هەموو مامۆستا موسڵمانان فەرموو. من حەز دەکەم دوای نوێژی بەیانی بەڵێ قورئان بخوێنم. جا کە قورئان ئەخوێنم بە لای خوێنم شتێکی جێن بەسەرما ئەڵێن با خەبەریان نەبێتەوە پێیان ناخۆشە ئەڵێن ئەوە دروست نییە. بمبورە قورئان دەخوێنی چۆن دەیخوێنی؟ قورئان ئەخوێنم دوای نوێژی بەیانی زۆر حەز دەکەم قورئان بخوێنم. لای دایخوێنم لایەکی بچووک و شتێکی ژێ بەسەرما و بە بێدەنگ کەسی گوێی لێم نییە کەسیڵێن نابێ بۆ چاو خراپە. بەسەر چاو ئینشەڵڵا قەت چاو زەوی ناوێ بەرەکەتی قورئان. ئینشەڵڵا وەڵامێکی باش دەبەمە سەر دەکەم. بەس ئەڵێم ئەگەر تەیمون کە من نەخۆشم زۆر نەخۆشم ئەگەر بەیانیان زوو دەستنوێژ نەشم تەیمون کەم ئەبێ. ئاوی گەرمتان نییە لە ماڵەوە؟ نەوەڵە کارەبە هەیە. وەڵا خۆ ڕاست دەکەی ئێمە شەروین بەزی ئینشەڵڵا حاجی مونیرە پرسیارەکەت جوانە و هێندە بەڕێزی کەش پرسیاریان کردووە تەوەرەی داهاتووم ئەگەر بماین و خوای پەروەردگار تەوفیقیدا بەرنامەی داهاتووی زنجیرە باسی خۆشەویستی ئینشاءڵڵا ئەم جومعەیە یعنی جومعەی داهاتوو کە دێتەوە ڕێک بەرنامەیەکتان تایبەت لەسەر تەیەموم بۆ باز دەکەم. باشە بەس قورئانەکە کەس قورئانەکەم نووسیوە بەسەر چاو پرسیارەکە خۆم ئەخوێنومەدا پیرگەوە خوێنمە بە حرف دەخوێنم هەتا گەیشتمەتەوە ئێستا خەتمی ئەەکەم دەخوا بەزیادی یعنی ئەگەر کەس ڕۆزەمەکانی هیم نەکەم گوناحم ناگا خێرمەکە بە زۆر زۆر هیلاگە بن. بە ئیزنی خوا دوو جار ئەجرت ئێستا دڕونکردنەوەشت دەدەمە بە ئیزنی خوای گەورە. ئینشەڵڵا تەیەمومەکەش هەم ئەوانەی کە بەڕێزان پرسیاری تەیەمومیان کردووە ئەڵقەی داهاتوو ئینشاءڵڵا بابەتێکی زەرورە بە تایبەتی بۆ ئەم زستان و سادی و سەرمایی و بێکارەبایی و کەڵکی نەخۆش و بێئاوی گەرمێت تەیەموم بابەتێکی زەرورە قورئان زۆر تەکیدی لە دوو شوێنی قورئان لەسەر کردووە یەک بەرنامەی تێر و تەسەلتان پێشکەش دەکەم ئینشەڵڵا لەسەر تەیەموم. حاجی مونیرە خوشکە باشەکەم دای حاجی خواگەدار بێ یا ڕەبی ئەجمعین ئینشاءڵڵا لەگەڵ جەنابیشت ئەولادی بەڕێزیشتدا خوای گەورە پارێزێ خوا لەگەڵ خوشکە باشەکەم دایکی من خوا لەگەڵ بێسەر چاوم. حاجی مونیرە فەرمووی حەز دەکەم دوای نوێژی بەیانیان قورئان بخوێنم یا ڕەبی ڕەحمەتی خوا لێبێ. ئەوە قورئانە وئین قورئان الفەجر کان مەشهودا قورئان خوێندنی بەیانیان لە ناو نوێژە لە دوای نوێژی بەیانی دانیشتن بەرەکەتی خوایە. جەنابەت دەفەرمووی شتێک بەسەر خۆما دەدەم بۆی کەس ناڕەحەت نەکەم دەنگ بەرز نەکەم و ڕەحمەتی خوا لێبێ. خەڵک مافیەیە لە ناو خێزانەکەدا دوای نوێژی بەیانی ماندۆ بخەوێتەوە ئەوە مافێکی ئاسایی خۆیەتی نابێت کاتێک کەسێک کە خەوت ئێمە نە بە زیکرکردن نە بە قورئان خوێندن نە بە گڵۆپ هەڵکردن لە سەری عەزێتی بدەین. تۆ بە خۆت بەلایەتێکەوە دادەنیشی کەس مافی نییە ڕێگەت لێ بگرێ. وەڵڵاهی خەمن نەبێت چاوت کز نابێ هەر چاوێک لەسەر قورئان بێ. ڕاستە یعنی تشکی کس بۆ چاو خراپە ئەمە لە ڕووی عیلمیەوە ڕاستەقینەیە. بەڵام تۆ دانانیشیت 3 سعات 4 سعات خەڵک بەدیار مۆبایلەوە ئەوە چاوت دەکوژێ. گەنج هەیە و پیر هەیە و بە تەمەن هەیە بەداخەوە حاجی مونیرە هەیە لە تەمەنی جەنابتە بەدیار شاشەی فەیسبووکەوە ئەوە چاول لە ناو دەبا 3 سعات و 4 سعات ئەم مۆبایلە دێنە دەبا بێخێر تووشی شەڕ دەبێت تووشی خێر نابێت. تۆ کە کەلامی خوا لە بەردەستایە یا ڕەبی ڕەحمەتی خوا لێبێ خەمی چاوەکانت نەبێت بەو قورئانی پەروەردگارە ئەو کەلامە هەر کەسێ سەیری کات چاوی ڕۆشن دەبێت. اینجا تۆ چەند سعاتیش دانانی شووە سعاتێک خوای گەورە لێت قبوڵ کات توانات هەبوو ئینشاءڵڵا بەردەوام بە گوێ بە قسەی کەس مەدا ماڵەکەشت عەزیز نەداوە خوا خێرت بنووسێ. اینجا دڵی تۆزە بە ناڕەحەتی فەتح و زەمەکان جارێ هەڵی تێدا دەکەم قەی ناکات تۆ هەوڵی تەواوی خۆتت داوە زۆر ماندوو بووی. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو کەسانی لە کاتی فێربوونی قورئان و قورئان خوێندندا ناڕەحەت دەبن 2 ئەجریان بۆ دەنووسرێ. تۆ کە تەواوی هەوڵی خۆتت داوە بەڕاستی بیخوێنیەوە بەڵام جاجا تووشی هەڵە بووی و پێی ناڕەحەت بووی خوای گەورە لە جیاتی ئەجرێک 2 پاداشت بۆ دەنووسێ. ئینشاءڵڵا حاجی مونیرە خوای گەورە پاداشت داتەوە لەسەر قورئان خوێندنی دوای نوێژی بەیانیانت بەردەوام بە.